لە گەراتم دەگەدەک زۆرە هەر یەکە و بانگ دەکا بۆ شارێ هەیە دەڵێ بەغدا هەیە دەڵێ بەسڕا بەسڕا ناوی شارانێکی زۆر دێن بەڵام هەولێر لە هەمویان شیرینترە گەیشتمەوە هەولێر هەولێری ئیبن مستەوفی و هەولێری حوسێن عوزنی مکریانی هەولێری مەحموود زامدار و هاشم سەڕات سیار عەبدوڵڵا و سامی هادی و قرەنی جەمیل هەولێر شارە هەمیشە باوەش کراوە کە بۆ دۆستان و غەریبان لەو هەولێرەدا زۆر شت هەن بۆ من لە گۆڕی دایکمەوە بگرا هەتا دەگاتە خەونی منداڵەکەم عمر سلام يا هلا كاك طلعت قرباني بخير بيت ورا بروين يلا أوزا السلام عليكم. عليكم السلام. شلوني حياتكم باشي؟ كاك طلعت مال المدار خزمت كاس سعود ما تسكب بس زنابت كوي معشوم قرباني او برازانم شلون والله زور باش زور او خوشكم باش الحمد لله زور ممنون يا خو باش زور سباس كاك بروين أوزا بخير بي كاك طلعت قرباني أحوال باشا زنابت شلوني كاك زور باش زور ممنون بينراني بريس زارێکی دیکە سڵاوتان لێبێ و لە ئاڵلقەیەکی دیکەی پرۆگرامی تەکسینە تۆپ 64 بێک دەگەینەوە میوانێکی زۆر تایبەتمانەیە هەمووتان دەیناسن طەبعەت تاهیر نووسەر و شاعیر و پیاوە جوانەکەی کوردستان قوربانی ئەوە قسەی من نییە قسەی خەڵکیان من نامەوێ مزامرەتکەوە زۆر بەخێر بێی لە گەراجی هاتی دیارە تازە گەیشتی هەولێرێ هەوێ وەڵا حتممە لە سلێمانی هاتی بەڵێ باشە با بۆی دەست پێ بکەم هەولێر بۆ تو چ دەگەینی وە تۆ منداڵی ئەو شارێ بەڵام 30 ساڵە لەو شارت ناژیت بەڵێ لەبەرچی نایە هۆگر هەولێر بۆ من هێلانەیە هێلانەیە وەکو هەموو تێرێکە هێلانەی خۆی خۆشەوێ یانە وەکو هەموو کەسێک کە یەکەم ماڵی خۆشەوێ یەکەم ماڵ کە تێدا لەدایک بووە تێدا گەورە بووە یادەوەریەکانی تێدایە هەولێر بوو من شارێکە هەمووی ماڵی منە ڕاستە من 30 ساڵە لێی دوورە بەڵام زۆر زاران دووریش دەبێتە مای ئەوەی کە خۆشترت بوێ یعنی عادەتەن ئەو منداڵی لێت دوورە یعنی ئەگەر مەسەلەن کچەکەی من کچەکەی جنابن لە زانکۆی گەرمیان بخوێنێ یان لە زانکۆی سۆران بخوێنێ حتما کە لە بەرچاومانیە خۆشەویستترە لەوەی لە بەرچاومانە بۆیە دەبینی من کە لە دووری هەولێرە حتما هەولێرە بزیاتر خۆشویستێ لەوانەی خوێن ناو هەولێرە بوودا ئەوە لە بیریشمە لە هەموو ئەو شوێنانەی کە ئیشم لێ کردیا ویستومە ئەدەبیاتی هەولێرێ خەڵکی هەولێرێ جا بە چ ریپۆرتاز بیت بە وتار بێت بە مقابلە بێ بیان بەمە ناو ئەو شوێنانەی کەمە ئیشاری دەکەم چ لە بکێگەلاوێژ بی چ لە دەستگای سەردەمبی چ لەو گۆڤار و ڕۆژنامانەوی کە من لاەنە ئەدەبیەکە ئیشم تێدا کردیا لە بەرچنایەوە وەڵاهی تازام و ئیشم کارم ژێویم منداڵم برادەرەکانم هەمووی کەتنە ئەوێ ئەوە بەدەسبەتە من خۆ دەزانی هەولێر و سلێمانی هەر شاری کوردانە هیچ فەرقینی لەگەڵ مەریوان دیاربەکر ئەوم لە تێکستەکانتەوە بەدی دەکەم یعنی تۆ لە چارچیوەی هەولێر توێ دەرەوە لە چارچیوەی کوردستانش توێ دەرەوە یان با بڵێن زۆر جار هەست دەکەم کە طەلعەت تاهیر ڕەگەزیشی دیارنیە لە تێکستەکانی باس ئەوە قۆناغێکە کە پێی گەیشتووی یان نازانم چۆن گەیشتی بۆ مەرحەلەیە ینی ئەو تێکستارێک ئێستا دەیبینم ڕەنگە زۆر جیاواز بە تێکستارێکە مەسەرەن 10 ساڵ پێش ئێستا بینیمانە زۆر ڕاستە زۆر ڕاستە دزانی یەک قاعدە هەیە ماماسەلان ئەم قاعدەیە لە ئەدەبا ڕاستە لە کاسبیان ڕاستە لە مەلایەتیان ڕاستە ئەوی ژەوەیە ئیشی گەورە بە عەقڵی بچوو ناکرێ هەر یەکە بێ ئیشیش گەورە بکە دەبێ بە عەقلێکی گەورە لێ بڕوانێ یعنی تۆ ئەگەر بەتەماوی مەسەلەن کاسی بەس لە گەڕەکەی خۆتا بکەی حتمما لە سنووری گەڕەکەتا دەمێنیەوە
ئەگە بتەوێت چێشخانەیەک دانێ بەس خەڵکی گەڕەش تۆ بیخوا دەگەی چۆنە ئایتر چێشخانەکەتە لە سنووری گەرەشی خۆتە دەمێنێتەوە وردە وردە دەبێ عقل بەشیەوە بکە بچێ سەروی گەڕک سەروی شار سەروی نێتەوە زۆر جاران سەروی ئینسانیەتیش زانی یعنی ئێستا مەسەلەیەکێک دەپرسی دەڵێ من ئەدەبێکی ئینسانیم دەوێت زۆر جاران کەلیمەی ئینسانیش فاشێتی شتێدایە بەرامبەر بوونەوەرەکانی تر لەسەر حیسابی پشیلێ لەسەر حیسابی درەختە لەسەر حیسابی کۆترە ئیتر وردە وردە من پێم وایە دوو دنیابینی لە دنیا هەیە دنیابینی کرم کە لەسەر گەڵایەک دەخشێ 1 سانتیمەتر دەبینی و پێی وایە و سانتیمەتر هەموو دنیاە و دنیابینی باڵندا کە گاڵتەی بە ملیۆنەها ئەو سانتیمەترانە دێکە کرم دەبینی ئەدەبی ئێمە زۆر زەڕورە ببێتە ئەدەبێکی ئینسانی گەورە بێتە ئەدەبێکی جیهانی چکە من کە دەنووسم دەزانم کورد بەس لە هەولیر و سلێمانی نییە کورد لە مەریوان هەیە کورد لە مەهابات هەیە کورد لە تەورێس هەیە کورد لە کەنەدا هەیە کورد لە ئوسترالیا هەیە ئیتر دەبێت بە دنیابینی یەک بنووسی ئەوەی کەنەدا شتامی لێ بکە ئەوەی کورانی شتامی لێ بکە ئەوەی مەریوانی شتامی لێ بکە یعنی چەندی عقلت گەورەتر بێ دنیابینیش فراوانتر بێ ئۆڕێدی ینی تەڵخائیەن ئەدەبەکەشت گەورەتر دەبێت دەکرێ بڵێن ئەدەبی تەڵعەت تاهیر یان ئەوەی کە تەڵعەت تاهیر وەکو تێکست هەیەی ئەدەبەکی ئینسانیە و بەرەو قۆناغی جیهانی بوون دەڕوارچەندە تێکستی کوردی بەهی تەڵعەت تاهیریشەوە کەمترینی کراوەتە سەر زمانەکانی دیکانی زۆر بەدە کەم هەیە کە تێکستی کراویتە سەر زمانەکانی دیکە تەڵعەت تاهیر لە چ قۆناغێکدایە ئەدەبەکەت ئینسانیە بە ئینسانی دەبینی و گەیشتۆتە مەرحەلەیەکە بێتە جیهانی ئەو تێکستانە ئەو ناوەڕۆکانە سەریکە بە جیهانی بوون زۆر جاران پەیوەندی بە کوالیتی ئەدەبەکەەوە نییە دانی ئەدەبەکە باشە یان خراپە ئێمە ئەدەبی زۆر باشمان هەیە و دەشتکرا ئەدەبێکی جیهانی بێ بەڵام خۆت زانی بە جیهانی بوون موسسات دەیکا یعنی یەکێکی ئۆڕاب پامۆک ئەگەر موسساتی با بڵێن ئیعلامی میدیایی حکومی فەرمی و نافەرمی با بڵێن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە پشت کەسێکی وەکو ئۆرهام پامۆک نەبن نەگولۆرە ناگرێت ئەمە دەبێ موسسات مارفیتینگ بۆ کەسەکانی خۆی بکە بۆ ئەدیبەکانی خۆی بکە بۆ هونەربەندەکانی خۆی بکە ئەم تابلویانەی برادەرەکانی من هونەربەندە شێوەکارەکان دروستی دەکەن هیچی کەمتر نییە لە تابلویانەی ئەڵمانەکان دروستیەکەن بەڵام ئەوان دام و دەستگایەکی زەبەلاح و میدیایەکی زەبەلاح و پارەیەکی زەبەلاحیان تەرخان کردووە بۆی مارکتینگ بۆ ئەو بەرهەمەی بکەن وەکو کوالیتی ئەگەرەبی کوردی دادەوی فارسی پێشکەوتتر دەبی خراپتر نیە بەڵام ئێمە ئەو مؤسسانەمان نییە کە پشتی ئەدیبی خۆمان بگرین یعنی یەکێکی وەکو نەزی مەحفوظ کە نەوبل وەردەگرێ مصریە وایە باش نەجی مەحفوظ ئەگەر مؤسسات نەچێ ڕۆمانەکانی بکاتە فەڕەنسی و بیکاتە ئیسپانی و بیکاتە ئەڵمانی و بیکاتە ئینگلیزی و پشتی بگرێ یەکێکی وەکو خۆی وەکو نەجی مەحفوظ چۆن دەتوانێت نەو بودجێ هەیە نەدەستگای لە بەردەستا نەتوانی پارەی متەرجیمەکە بدا ئیتر ئەمە ئەدیبی ئێمە زۆر جاران دەبێت نەک ئەدیب نەبێ ئیتۆر بێ بڵاوکەرەوە بێ بە مەعاش خۆی کتابەکە چاپەکە خۆی تەوزیعیەکە خۆی داتە برادەرەکانی خۆی لە فێسبوو بڵاوێکاتەوە ئەنجی بە بەلاشدا بەشکات بەلاشدا یان دەبێ هەموو ئیشەکە ئەوی بیکە بەڵام لە دنیای سەردەمیانەی ئەو وڵاتە پێشکەوتوانەی ئەو وڵاتەنێک کە ئەدیبانی خۆیان خۆش دەوێت ئەدیبەکە بەس ئەدەبەکە دەنووسێ شێوەکارەکە بەس تابلۆکە دروست دەکا ئیشەکانی تر کە دەرەوەی تابلو بە بازارکردنەکە بە بازارکردنەکە ئیش خەڵکانی ترە چکە من نووسرم بەڵام پسپۆریم لە مارکتینگدا نییە من پسپۆرم لە ئەدیتۆریا نییە پسپۆریم لە میدیای دیجیتەڵی نییە ئەمە خەڵکی تر دەبێ ئەم ئیشە بکە بەداخەوە موسساتی ئێمە کەمتر خەمە خۆ دەزانی کەم نە کەمتر خەمە بەرامبەر ئەدی و نووسەر کەمتر خەڵ بەرامبەر بە پێشمەرگە دەینەکەی خۆی برا بە خەڵکەکە بە خەڵ ئەو نەکە خەڵکەکە وازە خەڵکە بێنەوە هیچەوە باش پێنیە هەر بە پێشبەرگە دەینەکەی خۆی کە 30 ساڵە بۆ حیزب دەسەڵاتەکەی خۆی خەباتی کردیە بژێ خراوە تزای ئەدیبەکە تزای هونەرمەندەکە من شتێکت پێ ناخۆشە مامەسەلان بیرم نەچی لەمیزەوە بڵێم پێشەوە لەبیر نەکەی ئەوە دەزانانی ئەو شەقامە ئەوران بۆ تۆ چییە لێرەوە ئەو یادەوەرانەی لێرە هەیە دەبێ باسی بکە ینی چت لەبیر ماوەکە هەمیشە لە خیاڵت ینی زیندووە ئەو شەقامە بۆ من ئەوە جادەی مەخموری پێداڵێن ئەم خۆش مەخموریمە و زۆربەی مەخموریەکە کە دێنە هەولێری لەم گەڕەکە
نزیکترین و ێزگەیە وێزگەی نیشتە جێ دەبن بۆ من بست بە بستی یادگاریە بست بە بستی هاوڕێیانەیە مەسەرەن دوکان نییە لەمانە نەمناسی بنیان مەسەرەن لێرە مەراکێکم نەخوارد لێرە کتێبێکم نەخوێنێتەوە لێرە مناقەشەی ئەدەبم نەکرد بێ لەوێ گەنجێک نەهات بێ شایشی نیشاندابم ئیترەم و تەمەنی من کتێب خوێندنەوەی بن لەسەر ئەم جادەیە بووە و ئەمە تاکە جادە بوو کە گلۆپەکانی ئیشی دەکرد دەمانتوانێت کتێبی لێژێ بخوێنینەوە چکە لە ئەلبان نەبوو لێرە گلۆپەکانی داگیر ساو بوو زمانی حکوومەت دەڵێم تەوان بە کاتی شەودا بەڵێ لە کاتی شەو ئیتر هەموو مناقەشەکانمان لەگەڵ برادەکانم لەگەڵ بەڕەحمەت بێ ئیدری شەیدا هۆ لەگەڵ مامۆستای ئازیزم عەبدوڕەحمان معروف مامۆستا زەوەر شێخانی مامۆستا سەعەدوڵڵا نووری زۆر باشە من قسەکانی تۆم پچڕاند لەسەر مەسەلەی ئەوەی کە نووسەری کورد ئەدیبی کورد ناتوانێت بە بازارکردن بۆ شتەکانی خۆی بکار ناگاتە مستەوەیەکی جیهانی کە وەرجێڕانی بۆ بکرێنی بە دەگمەن ئەوانەی کەشتەکانی بۆ وەرجێداوە بۆ سەر زمانەکانی دیکە بۆی کە ئەدەبەچی ئینسانی ئەدەبەچی باڵا لە کورد بچێتە قۆناغێکی جیهانی کە خەڵکی وڵاتانی دیکە بیخوێندنەوە سێ بگەن لەوەی کە ڕەنگە چکە ئێمە لەڕێی هونەرمەند نووسەر و ئەدیبەکانی دنیا وڵاتەکانمان ناسی و کولتوری ئەوانمان ناسی زەنی کێشەی ئەدەبی ئێمەیە هەیە کاکە ئارسەلان بە ئەوشمان بینێت ئەدەبی ئێمە زوو جەران ئەدیبەکە وەکو سیاسەکە بیرەکاتەوە وەکو قەومیەکە بیرەکاتەوە وەکو نووسەر بیناکاتەوە وەکو شاعیر بە شاعیر نییە سیاسیشە مەسەلەن وەکو سیاسەکە ملاحەزاتی لەسەر عەرەب هەیە ملاحەزاتی لەسەر تورک هەیە تێبینی من وەکو ئەدیبێک دەبێ فەرقی هەبێت لە تێبینی سیاسیەک بەرامبەر بە تورک ئەو ڕەنگە سیاسەتە تورشەکە بینێ بەس من پەرهەنگە تورشەکە دەبینم من نمونەشی بەسیط دەدەمە جەنابەت کە من دەبێت بێتە دەرسێک بۆ هەموو ئەدیبانی ئێمە مەسەلەن من ئەدیبانی عەرەب دەبینم وەکو سیاسی عەرەبیەکان ڕکان لە کورد نییە ئەمە فازڵ عەزاوی ئەمە ئەدونیس ئەمە سەرگۆن پۆلس ئەمە بڵێم چێ یعنی سەد ناود ئەو خەزعەل ماجدی ببینێت چەند موقفیان لە کورد جوانە زمانی کوردیا خۆشەوێ ئەدیبی کوردیان خۆشەوێ ژینگەی کوردیا خۆشەوێ ناچێ وەکو عەلی شمیایی لەم بڕوانەی ئۆکەی ئەدیبی کوردیش دەبێت وەکو سیاسی کوردەکە تەماشای عەرەب و کورد و فارس نەکە یعنی تۆ نابێت لە چاوی سیاسی فارس زمانی فارسی بینی دەبێت لە چاوی شاملو و سوپهەری ببینیت چاوی معینی ئەسفەهانی و زمانی فارسی بینی من دەبێت کە سەیری عەرەبەکەم من لەبەرەوەی ئەدیبم لە چاوی نیزار قەبانیەوە لە چاوی مەحموود دەروێشەوە عەرەب ببینم نەک لە چاوی زین العابدین و لە چاوی حافظ ئەسەدەوە ئۆکەی ئەدەبی ئێمە زۆر جاران مشکلەیەکی هەیە کە با بڵێن دەمارجی لێ وەکو سیاسەکان یعنی چۆن سیاسێک لە قسەس عەرەبەکە ئەدیبەکەش هەمان لە ئەدەبەکەی لە چیرۆکەکەی لە شعرەکەی هەمان فاکت دووبارە هەمان حەقیقەت دووبارەکاتەوە حەقەتی سیاسەکە ئەمە کێشەیەشی بۆ دروستکردنە کەدیمی ئێمە ناتوانێت بپەڕێتەوە ناو ئەدەبەکانی دنیا با نمونەیەکت دەبێت کە سیاسێکی تورک قسە دەکا من کەیفم بە زمانی تورکی نایە بەڵام کە ڕامپامۆ بە زمانی تووشیان با بڵێن مسلیم گۆرسیس بە زمانی تووشی گۆراین دەڵێ ئەمن زمانم خۆش دێ بابزای بەوە ئەم زمانی نازڕێک بە تۆڕهاوەلیم خۆشەوێ کە عەرەبێک عەلی شمیایی بە عەرەبی قسە دەکەن بێز بە زمان دەبێتەوە ڕاست هەر بێز زمانی عەرەبی دەبێتەوە بەڵام کە نیزار قەبانی بە هەمان زمانی عەرەبی عەلی شمیایی گۆراین دەڵێ ئەم چێشت لەگەڵ زمانە نییە بۆ زمانە خۆشەوە وایە ئەدیبی کوردیش کە عەرەبێک شعری من دەخوێنێتەوە مەفروزە زمانی کوردی خۆش بێ نەک وەکو سیاسیە کوردیەکە ڕقی لە زمانی نیش بێتەوە دەبێ ئەمە ئیشی ئەدەب ئیشی تابلۆ ئیشی شانۆکار ئیشی فیلمساز ئیشی ئەوە نییە هەمان با بڵێن حەقایەقە سیاسیەکە دوور لایەنە فەرەنجی و کولتوری و جەمالی و ئێستاتیشەکە بە عەرەب و تورک فارسی بفرۆشێتەوە دەبێ مە عەقڵمان لەوە گەورەتر بێ وەکو ئەدیب و نووسەر زانی وەک چۆن یەکێکی بوون زار قەبانی عەقلی لە سیاسی عەرەبەکان گەورەترە بەرامبەر بە کورد وەک چۆن دەبینی ئەدیبێکی عێراقی عەقلی لە عەقلی دەسەڵاتدارانی عێراق گەورەترە بەرامبەر بە کورد ئەدیبی کوردیش کە دەڕوانێتە فارس دەبێ وەکو سیاسیە کوردەکە نەڕوانێتە فارس دەڕوە فەرهەنگیەکە و بڕوانێتە فارس زۆر جوانە و ئیشی ئەدەب زانی سێ بەڕای من ئیشی ئەدەب ئەوە نییە دوژمنمان بۆ زیادکە شێودی بۆی دۆستمان بۆ زیادکە ئیشی ئەدەب ئەوەیە کە تورک سەتاسەی کوردی خۆش دەوێ ئەدەبی کاتە سەدا پێت
تابلوێک بیکاتە 16 فیلمێک بیکاتە 1970 جوانە ئیشی فەرەنگ ئەوەیە کە دۆستەکانەوە بۆ زیادکە زۆر باشە من ناوی هەندێک نووسری گەوری عەرە بتێنەوەک لەوانە ئەدۆنیس و مەحموود دەرویش وانە زۆرێک لە ڕەخنە و تێبینیم بینی لەسەر هەندێک لە تێکستەکانی تۆ لە سۆشیال میدیا لە هەندێک پیجی ئەدەبی ئۆکەی لە فترەیەکا بینیم گوتیان تەڵعەت تایید تێکستی هەندێک لە شاعرانی عەرەب تەرجەمە دەکا و مۆنتی با بڵێن زۆرێک لە مۆنتاژی بۆ دەکا و دەیکا بە مۆڵکی خۆی یعنی زۆرێک لە ڕەخنە و بخوێنەوە من هەرچەندە وەکو خوێنەرێک یا وەکو متابعێکی بابەتە ئەدەبیەکان پێم وانە بوو ئەو ڕاست بیت هەرچەندە ڕەنگە خوێنەرێکی باشی تێکستی عەرەبی نەبوو بم ڕەنگەوەندە تەرکیز لەسەر نەبووێ بەڵام ئۆکەی وەڵامت چییە بۆ ئەو ینی زۆرێک لە تۆمەتبارکردنێ بۆ تۆ کە بە تایبەتی ئەدۆنیس کە تۆ زۆر معجبی پێ ئەوە ینی و ناشاریەوە دوا بەرهەمیشە دەر ئەو لە لای من شێک تێبەکە شعرەکان ئەدۆنیسە بەڵێ ینی تۆ بەڵامت بۆ ئەوە چییە خۆی نێنێک پێ بڵێم نێنی پێم خۆشە ئەو بۆ یەکەمی جارە دێتشێن باشە لەو بەرنمەیە لەو بەرنامەیە بۆ یەکەمی جارە لە ژیان لێتە شێرە بەشێک لەو قسانەی کە من لە ئەدۆنی زۆرەگرم و لی نازان مۆتازەکەم و نازانسی بەڕاستی خۆم دروست کرد خۆ دروستی دەڵێ بڵێ بەس بۆ ئەوەی لەژێر ڕەشماڵی تۆمەتی ئەوە دەرچم کە من بە شێرکۆبێکەس و پەشێوە چم جوانە ئەو کاتی کامە دەستمان بە نووسین کرد نەدیوەرای بنووسی دیان بۆدەوە عینی شێرکۆبێکەس نەدیوەرای بنووسی دیان گۆ عینی ئەڵڵا پەشێوە دەدەوێران بنووسی یان گۆ عینی دەتی فەڵمەتە ئیتر ئەمە تووشی بەڵایە بووین هەرچیمان دەنووسی دەگوایە بە پێشە خۆمامچی من خۆم بەشێک بووم لە دروستکەری ئەو دیعاە یان ئەو باڵێن قسەیە کە من لە ئەدۆنیس وەردەگرم دواتر کە من ئەدۆنیس بە سەرجەم بەرهەمەکانی تەرجەمەی کوردی دەکەم یعنی ئەوە کتێبەکەش لایە جەناوت ئێ باشە من ئەگەر ئەدۆنیسم برد بوو خۆم چۆنەوەی دیژەڕم ئەوە وەڵامێکی معقولە ینی بۆ ینی ئەمە خوا ئەگەر خەڵکی دەتوانێت بسێرچکە و تێکستەکانی ئەدۆنیس من ئەگەر لە ئەدۆنیس دەروێژ من لە ئەدۆنیس وەرگرم خواخۆمە ئەدۆنیس کەس نەیخوێنێتەوە بۆ ئەوی کەشم نەبم وایە ئێ من خۆم دێم سەرجەم بەرهەمەکانی ئەدۆنیس تەرجەمەی کوردی دەکەم ئەگەر لی وەگرم چۆن دواتر تێکستی من تێکستی کوران و قەڵات و هەولێر و مەولەوی ئەوانەیە ئەمە لە عەرەبیان من نە مەولەوی هەیە و نە قڵات هەیە و نە کوران هەیە و یعنی تێکستەکانی من تێکستی زۆر مەحەلین یعنی من عەبدوڵڵا جێبە گوارە لە شوێ دەبم ینی عەبدوڵڵا جێبەی خەڵکی تێراوێ دەڵێ یعنی خۆ محەممەد دەروێژ نهاتیا لەسە عەبدوڵڵا جێبە گوارە برس یان لەسە عەڵڵا بۆری گاوەرە و کەنداری برس عەڵڵا بۆری گاوەرە و کەنداری لە شێ دەبم من ئەوەنەگە بەنسبەت خوێنەرێکی عەرەب و تورک و فارسیش گرنگ نەبێت شتێکی تری شەیە کە تەڵعات ئەو ملاحەزەیە ڕەنگە تێبینی چەند و کەسێک بێکە زۆر باڵێتیان خۆش دەوێت منیش ئەوم کەمتر هەستێک بەڵام لەڕێی ئەوانەوە بزانی ئۆکەی تێکستەکانی پێشوت زۆر ترکیز لەسەر منداڵ بوو چاوت لەسەر منداڵ بۆی کە بەراعەتی منداڵ جوانی منداڵ بەڵام ئێستا هاتوویە سەر دایک لەو ساڵانە لەو کۆتاییانە تێکستەکانە زۆر لەبارەی دایکەوە یان با بڵێن دایک عنسوڕێکی ڕئیسە لە تێکستەکانی تو ئەم گۆڕانکارێ بۆ دروست بوو تۆش هەست بەوە دەکەی کە چۆ خۆناغا خۆی بەس دایک نەبوو باوکیش بوو ئێمە کە لە هەراشیمان وەزعشان دروست کرد بوو ئەدیب و نووسەرەکان کە باوک زۆر قاسی و تڕندە و هینە ینی لە ئەدەبی کوردی باوک ناوی نەداهات کە خۆ دەبیەوە باوک ئەوجە دەزانی چ قوربانیەکە و باوکە ئۆکەی هەرچەنە من پەیوەندیم لەگەڵ باوکمانمیشە باش بووە کۆمەڵێک تێکستن سەدایک باوکم نووس تەنانەت لە دیوانەکەی یەک فەسلی کاملە یعنی یەک بەشی کامل بەناوی بۆنی شیرە بۆنی شیر کە لەسەر دایکمان بۆنی شیرەکەش بەڕاست لە چی هات کە دایکمان ناشت لە قەبرستانی پیرراوت ئەو لە حەزەی ناشتمان معتەقەدێکی کۆن هەیە لای ئێمە کە دایک دەمێک منداڵی نەبینی یان لە مێژوی منداڵی نەبینی شیر لە مەوکەکانی دەبزوێ تەسەوەر دەکەی من دایکم زۆر جارە نەدەگوە غەریبی دەکەم دەیگو مەوکم دێش جوانە ینی لە باتێ بڵێ غەریبیت دەکەم بەمین دەگوە غەریبیت دەکەم دێگۆ مەوکم دێشی یان سینگم دێش ئەمە لە چەندین پیرێژنم بیستووە کە بە ئەولادی خۆیان دەڵێم کوڕ مەوکم دێش ینی وەرەوە غەریبیت دەکەم وەرەوە حەزم لێ بتبینم تێگەی چۆنا کە داکمان دەناشت داپیرم 19 ساڵ بوو داکمی نەدیت بوو ینی مەمشی دەبزوێ ئەمیش لە سلێمانی بوو ماوەشی زۆر بوو داکم نەدیت بوو کە وفاتی کردو هێداچشم لۆ من مەمشی دەبزوێ
داپیرم بەرامبەر بە داکم بەرامبەر بە من هەستم دەکرد لەو قەبرستانی بۆ شیر دێ چکە هەموو دایکەکان دەبێت بوو منداڵەکانی خۆیان نەدید داپیرم 7 ساڵێک پێش دایکم مرد بوو دایکشم تقریبان 12 ساڵی دوور بوو زیاتر لە 12 ساڵ ئیتر بووە هەر ئەو فەستم لاونێدا بوونی شیر چکە لە قەبرستانەکە حتا بە برایەکەم گوتم ئەرێ بوونی شیر ناکەی دواز لەو سامی خۆت بینەوتی ئێستەوە خەڵکەوتێ و بڕیان کەی نازانم بە فعلی بوونی شیرم لای تۆ هەستیەوە بووکە بۆنی شیر لەو قەبرستانەی دێنی هەتا تێکستەکە ئاوایە دەڵێ دایکمانە تەنیش دایکی ناش مەلایەکە باسی ئاگری قیامەتی دەکرد کەچی لە قەبرستانەکە تەنها بوونی شیرداد بە فعلی هەست دەکرد بۆنی شیر جا بۆیە مەسلەی گریژیدان بە دایک ئەو کاتە دەست پێ دەگا کێمە لە دەستمان چوڵ یعنی هەموو ئەوانە ئێستا دایک ماوە هیوادارم دەستی پێوە بگرنەوەی ڕۆژن لە ڕۆژان خەون بەوە دەبین کەودایەکەەوە بێتەوە خەونتان خەڵکی ئێمە چۆن تعامل لەگەڵ دایک و باوکی دەکا پێ دوایە گونجاوە مافی خۆیان پێدەدان یان ئەمە تو وەکو دنیابینی خۆت بینی بن تایبەتی ئەم جیلە باشتر جیلی ئێمە جیلی دروشم بوون جیلی باوشی سیاسیمان هەبوو باوشی دینیمان هەبوو ئێستا بەداڵەکانی تۆ بەست تویان خۆش دەیە بەڵام ئەو کات نا من بیرمە برادرم هەبوو بابی لێن ئاش بوو کەچی خەپەتی لە سەرکردەیەک دەخوا کە نەخۆش ئەو کابرا 3000 حیمایە هەیە بنەتی بە تۆ نیە ڕاگە لە بام لێن ئاش ئێستا منداڵەکانی تۆ بەست تویان دەوێت بەڵام هەموو مەکتەبی سیاسی ئەو حیزبانە نەخۆشکەون مڵاکەی تو ئاگای نییە ئەو کات نا ئەو کاتەمە خەفەتمان لە باوشی سیاسی دەخوارد خەفەتمان لە باوکی دینی دەخوارد خەفەتمان لە باوکی ئەدەبی دەخوارد ئەوەندە ئاگامان لە دایک و باوکی فیزیکی خۆمان نەبوو ئەم جیلەی ئێستا زیاتر بەیان داوەتەوە کەمتر باوکی سیاسیان هەیە ئەوەندەی باوکی خۆیان هەیە کەمتر باوکی ئەدەبیان هەیە ئەوەندەی باوکی خۆیان هەیە یعنی زیاتر گرنگی بە دایک و باوکی خۆیان دەبوو لە باوکی سیاسی گوتت من خەڵکی مەخمور بە کە بەدادەی کووران داهاتی قەت دەچێەوە مەخمور سەردانی مەخمور دەکەی مەخمور لای تۆ ئەوی زیادەوەری تێدا هەیە بێگوبان من لە مەخمور ژیاوم مەخمور خەڵشێکی سادە و ساکار و دڵپاک و میوان دۆست و مەدی تێدایە خەڵکیشی دوورە دەستا شوێنێش دوورە دەستا و هەمیشە بۆتە قوربانی ئەوەی کە ئاخری نقطەی کوردەکانە بەرامبەر بە عەرەبەکان و بەداخەوە مەخمور گەیشتە کەتە حەوزێک کە با بڵێن خەڵکە دەسەڵاتدارەکەی تکریت و سامەڕا و بێجی و مووسڵ و هەفتا ساڵ دەسەڵاتی عێراق بەدەست سونەکانی و منتیقەوە بوو خودزانی هەر منتیقێکی دەسەڵاتی لە دەبەردەست بێ زاڵبترێ بێ لە ئەرداگیرکردن لە ڕاگواستن لە غەدرکردن لێتر مەخمور شانسی ئەوەی ینی بێشانسی ئەوەی هەبوو کە کەوتە حەوزی دەسەڵاتدارانی هەفتا ساڵی عێراق بەڵام خەڵکەکەی ێزگار خەڵکیشی نایابێت ئەدەب دۆستن هەیدان دۆستن دەچمەوە تاربەتار هەرچەندە وەتی ئەو بریێمەی خوشکم وەفاتی کردیە بەڕاستی چاوم بەلای نەدایە لەو کاتەوە نەچوو بەخۆت زەحمەت دەگەڵ هەر دەمیست لە جادێ کووران ئەوەش لێ بپرسمتەوە ڕۆژگارێک یاریزانیش بوو یاریت دەکرد لەگەڵی بە میلیەکانی ئەوێ چی یادەوەریت ماوە لەگەڵ چه یاریت دەکرد ئەو کاتە دەوێت لەگەڵ بێستون لەگەڵ تیپی ملی بێستون بەڵێ لەگەڵ ڕزگاری لەگە ڕزگاری یاریم کردووە ئیتر خۆ دەزانی ینی ئەو کاتە مەسلەی تۆپێن بۆمە هەتا بالمناسە با و ڕۆژە من ینی گەز باڵام کرد کە بینم دۆک و زاخۆ گەیشتون تا کۆتایی جامیانێ لە هەر شوێنێکە کورت سەرکەوێ سەرکەوتنی هەمومانە کۆماوە یاریزانێکی باش بووی تم نبینی و نازان بەڵام یاریزانێکی یاری وەسەد بووم ینی لیبرۆ بووم لە وەسەد یاریم دەکرد زۆر خۆم هیلاک دەکرد بەڵام عاقڵ بوو یعنی دایمەن هیلاک دەدەبووم ینی جلە پیس دەدەبوو زیاتر بە عەقڵ یاریت دەکرد زیاتر بە عەقڵ یاریت دەکرد جوانە ئێستا یاری ناکەی ها خەتاقەتت نییە بڵێن ڕێک ناکەوێت لەگەڵ دۆست و برادران یەک دوو جار چوومەش لای گۆڵەکە وەستا بوو ئیتر تۆپیان دەێناوەوانە دەیاگۆ مامۆستا قەینالی گەڕێ با گۆکە پێ دوانیە تۆپی پێش زۆرێک لە جوانی تێدایە زۆرێک لە خوێری تێدا زۆری بەداخەوە کە ئێستا لە دنیای سەرمایهداری ئێمە تۆپێنیش مەربوط بوو پارە بەداخەوە یاری ئەو کار عشقێکی سڕف بوو بەس عشق بوو یەکێ چۆنا ماڵێ یعنی ئێستا پێم ناخۆش دەبێت پارە بدەی بۆی تۆپێ ببینی بۆی پارە بدەی بۆی کەناڵش تۆپێنانی ئەوی شان تێکەڵ بە پارە کرد یعنی هیچ معقول نییە یاری سێکی وەکو ڤینیسیۆس پارەی
بودجێ وڵاتی شوک سۆماڵی بدەنێ سەد ملیۆن دەدەن ینی ئەوم پێ ناخۆشە بەس وەکو وەرزش بەڵێ وەرزش وەکو مۆسیقاوایە شوناسی نییە ئەدرێسی نییە لە سەروی زمانە دەکرێت ئەمە یازدە یاریچی یاری بکەین بەبووی زمان یەکتر بزانێ قاسبان تۆپەکە هینەکە تێگە چۆنە زمانێکە لە سەروی هەموو زمانەکان وەکو مۆسیقا چۆن تێگەیشتی نەناوێ وەرزش ئاوە لە سەروی نەتەوەیە لە سەروی ڕەگەزەوەیە لە سەروی ڕەشپێستیەوەیە لە سەروی توزانم لە سەروی خوێنەوەیە لە سەروی جێندەرەوەیە ڕەنگە پەیامەکی ئاسانیش بێ بۆی کە تۆ کێشەیەک بگەیری بە دنیا بێگومان ئێستا مەسەلەن کەس نازانێ وەزیری دەرەوەی پورتگال ناویچ بەڵام هەمووی لە ڕێگە کریستیانو و ڕۆناالدۆ پورتگال دەناسێک ینی ئەمەشان بەشێکە لە ناساندنی وڵاتەکە ئێستا بۆتە شوناس و ئەدرێسی وڵاتەکەی خۆی ینی زۆر باشە کاک تەڵعاداتینە دریمستی بەڵێ ینی شاری خەونەکان بەڵێ کورد کەی دەگا بە خەونەکانی بەڕای تۆ زۆر جا قسە لەسەر خەونی کوردیش دەکەی دەمێ ڕویای تۆ ببینم لەسەر خەونی کورد بە تایبەتی لە باشوور بەداخەوە یعنی خەریکە نمونەیەکی خراپ دەدەینە پارچەکانی تریش نمونەیەکی خراپ دەدەینە لە ئیدارەدانە لە نەعەدەلەتیە نمونەیەکی خراپ دەدەینە بۆکان نمونەیەکی خراپ دەدەین دیاربەکر دەکرا زۆر باشتر بین ئەم میلەتە زۆر میلەتەشی قوربانی دەرا ماڵ نییە لەم هەولێرە زلی باسی بەردەکەوت بێ ماڵ نییە لەم هەولێرە ئەزەتی نەکێشاوێ یەکێ چۆنە ئەو هەموو گەنجە پشتی و تووکراوە کارەبای لێدراوە جوزانم ئەت کراوە خانووی ڕووخاوە ئاین دەکرا ئێمە لەگە میلەتی خۆمان باشتر بینیانی ئەس کاکە سرحەتە چی بکەن لێرە زۆر پێ خۆش حەزم لە جێی خۆش ئێستا پێم وابی لە هەولێرە حەز لەو دریمستی و لەو شوێنانەیە ڕاستێک پێ بڵێم ئەتو لە هەردی شوێ حەزم لێتی زۆر باسی ڕێستە وەرگری باشێکە تەڵات دووبارە بەخێر بێەوە قوربان حەزت لەو منتقەی هەولێرە و زۆنی زێڕین و بابڕین گەڕەکە نوێیەکان و منتقە نوێیەکانە پێم وابێت تێکستێک شتێ لەسەر دریمستی و شاری خەونەکان تێکستەکە لەلا هەیە بیخوێنیەوە حەزم لێ بیخوێنیەوە سەرچاوم خۆی ئەم لەو منتقی بەسە من تازەیە دەرەگای برا و برازاکانم کە دێمەوە هەولێری سەردانی کافیەکانی دەکەینە منتقەیەکی خۆشە من ینی یەکێک لە ئازیزترین کەسم لێرە بووە لە دریمستی بووە لە دریمستی ناسیمەوەوانە کاتی خۆی ئەمە هیم بوو ئەمە چۆڵایی بوو باڵێ دەزانی چۆڵایی بووە تا ئەو سەری دنیایەکە چاو پڕ دەکات معسکرش لێرە بوو بەڵێ بەڵێ چکا جا من لە ئەنکاوە خوێندومە ئێدادێم لە ئەنکاوە بووە عەرەبی خوێندوتە بەڵێ ئێدادێم لە ئەنکاوە بووە کە چۆن کردی ڕۆژانە لە پورانی خۆمانەوە لە ئاکاوە لە یعنیەوە ڕێگای من بۆ تەقریبا ئیتر یادەوەریم لەو شوێنەیە هەیە بە فعلیش تێکستەکەم هەیە بە ناوی شاری خەونەکان دریمسکی بەس حەزم لێ بۆمان بخوێنیەوە سەرچاو شاری خەونەکان ڕۆیشت و عەسرێک بەیەکەوە چایەکمان نەخواردەوە لە وێنەیەکی کۆنی هەولێردا بینیم ئەو گەڕەکەی ئێستا تایدا دەژی چڵگەی گەنم بوو تا چاو بڕکە جیا لە وێنەیەکی وەستاودا دەلەریەوە لەوانەیە شوێنی خانووەکەتان لەوێ ساباتی چا خواردنەوەی عەسرانی خێزانێکی جوتیار بووێ کات تێپەڕی و جوتیار و سابات و گەنم زەمن هاڕی و لە یادەوەریشدا بەربوونەوە خەمی ئەومە دەزانم لە وێنەیەکی داهاتوودا پاش 100 ساڵێک
کەس نازانێت کەسێک لەم خانوەتان دەژیا بە ناوی تۆ کەسێکی جوان و خەمبار وەک ئەو تاقە گوڵەی بە تەنیا ماوەتەوە لە ناو سەبەتەی گەنجێک کە لە ترافیکدا دەیفرۆشێ پاش چەند جارێک لە سوڕانەوەی ئەم هەسارەیە قەڵات ناوی من و تۆش دەخاتە تۆمارە و نەکەی سەرحاریبەوە زنگوێتی قۆڵی سڕبووی بێهێواشی لە ژێر سەرمان دەرهێناوە کۆڵان ماوە من نەماوم بێم سعاد لە بازار دەمێنێ و مەچەکت نا ملپێز لە دوکانەکاندا هەیە و گەردنت نا خەڵک کولیچە و شەربەتی مێوش دەکردن و منیش لە قەبرێکدا بۆ بیستنی ئاەتێک چاوەڕێی بەرە بەیانی جەژنانم کە بیر دەکەمەوە شانە لە پرچت بە تەمەنترا چرخی هەڵواسراوی تەنیشت تەباخەکەت لە پەنجەت زۆرتر دەژی لە پێشبڕچەی زەمەندا گوارە لە گوێت دەباتەوە جانتا لە پێست و عینەک لە چاوت و پێڵاو لە قاچت نەمرترن ئەو کاتەی دڵنیام ئەو پارچە تەنەکەیەی جەڕەسی بەردەرگاتان دەپارێزێ لە باران و دەمێنێتەوە و دەنگت ون بووە لە خۆم و دنیا تووڕە دەبم تا دەرفەت هەبوو ئازیزم عەسرێک بەیەکەوە چایەکمان نەخوارد دەستا بیخۆم دەست خۆش بێت قوربانی کاک تەڵادە من بەڕاستی پرسیارێکم بۆ دروست بوو ینی کە باسی تەڵعات تاهیر دەکرێت باسی زیادە سعدیش دەکرێت لەبەرەوەی دوانەیەک بوو پێکەوە پێشتر پیشتان کردووە و تێکست و گۆرانی یەکەم پرسیار لەو بارەیە مەبەستم ئەوەی بپرسم بۆچی ئێستا تێکستی گۆرانی نانووسی ینی شعری لێرکی نانووسی ناتوێ بگەڕێەوە قۆناغەیان کۆکارەکە چێن نانووسی خۆی ڕاستی تێکستی گۆرانی شتێک بۆ نووسەرەکە سرکەکەت بۆ ڕادەگری زەمن بۆ ڕادەگری لەو گۆرانیە یعنی ڕەنگە گۆرانی وەکو تێکستی ئاسایی نەبێ تێکستی ئاسایی نازانی کەی نووسیوتە بۆ چێک نووسیوە چە حاڵەتش نەفسیت هەبووە و کاتێ نووسیوتە لە چ وەزعێکی مادی و معنەوی و ڕۆحی دابووی گۆرانی ئەوت بۆ دەکا بۆت ڕادەگری یان هەر گۆرانیەک ئێستا شعری من بێدەزانم بۆ نووسراوە کەی نووسراوە لە چۆ نووسراوە زەمانت بۆ ڕادەگری نەمنووسیۆ لە بری بڕاستی مناسبە نەبووە یان کەس نەبووە تینوێتی بشتێنەوە ئەوانە یان هونەرمەندێکی وا کە من معجزیبم پێی و سەرسامم پێی و ئەویش بە تێکستی من سەرسام بێ یانم جۆرە تێکستە بکڕێیانی پەیوەندی من لەگەڵ هونەرمەند زیادە سعەدا پەیوەندی دوو دۆست دوو هاوڕێ وەکو یەکیش بیرمان دەکردەوە ئەو کاتە بەڵێ ئەو کاتە ینی وەکو یەک بیرمان دەکردەوە ئەو هەموو ژیانی بۆ هونەر منیش هەموو ژیانم بۆ ئەدەب من ئیش و کار و کاسبیم نەبوو بەس کتێب خوێندنەوە نەبێ ئەویش ئیش و کار و کاسبینە و بەس هونەر نەبێ بەس ئەو هونەرەکەی باڵێن ژیانی بێدابین دەکرد بەڕاستی ینی ئەو ڕۆژگارێکە ئەو گۆرانی دەگوت بڕە پارەی دامنیش دەیدا توش من لە بیرمە جارەوە دەیگوت شعری شێشتا دیار بایی ونووس زۆر باشە گوت من دەزانم شعرەکانم لە چێ نووسیوە و بۆ سەر لەنێکم نووسیە من تێکستێکم لەلایە تەسەور دەکەم خۆت نەتبینی بێدەو تێکستە ئۆکەی لە سەردەمێک نووسراوە خۆت بەجێ تێشتووە باش ئەو تێکستەکەیە بە ناویشانی هۆ خانمەکەم توخوا ئەم باسە بگۆڕە ئەمە کراوەتە بە گۆرانی ینی زیادە سعات لە بۆنەیەکا گوتوویەتی باڵێن تۆماری نەکردوەوەکو بەرە ڕاستەکەی ئەمە دەزانیت بکەی نووسراوەم تێکستە 1970 من بیرمە لە 1970 نووسین بیرمە هەندێک کۆپڵەی ئیلهامەکەم لە نزاقەبانی ژوەرگرتن هەندێک کۆپڵی چکومە زۆر دوور دێژە هۆخان مەیز نەزانەکەم جا تەبانە شتێک بۆ بژەڕمەوە من ئەو تێکستم نەداوە زیاد ئەو تێکستەمدا بۆ هاوتا سعدی برای بەڕەحمەت بێ زیاد چوو بۆ ماڵێ ئەو زیاد بۆ ژەڕامەوە زیاد چوو بۆ ماڵێ نێوەڕۆ هاوتا کە خوێندویەوە لاپەڕەکانی لەسەر دۆشەکە داناو یان لەسەر قەنەفەکە بیرم نییە ئیتر زیاد گوتی من کە خوێنمەوە بێکجار لەبەرم کرد زیاد شعریش بەدڵ بووە یەکجار لەبەر دەکرد بێکجار یعنی زهنی باش بووە لەو شتە یعنی ئەگەر دە لاپەڕە بووایە قودرەیەتیشی وای هەبوو ئەگەر شعرەکەی بەدڵ بووایە دە لاپەڕەکەی بێکجار لەبەرە کرد ئەمە وا بزانم 5 لاپەڕە 6 لاپەڕە بوو ئەوکو قەسیدەیەک بووە زۆر دوو دێژە من لە بیرمە هەندێک کۆپڵەشی ینی ئیلهامەکەیم لە ینی نەقلم نەکرد تەرجەمەم نەکرد و بەڵام لە نزار قەبانی بۆ گرت بوو من ئەو کاتە شتێکم دەکرد زیاد زۆری پێخۆش بوو
ئاوێتەکردنی دڵداری و نیشتمان پەروەری بەڵێ ڕێک ئەو تێکستەش ئاوایە ینی لە کۆتایەکەی باسیەوە دەکەی ینی خەمی نیشتیمان خەمی وڵات هەیە نەک خەمی عشقێک بسەبێت هەرچەندە ئێستا من وابیری ناکەمەوە من پێم وایە نیشتەماوەری پەروەریش بەشێکە لە عەشق ینی و ژینگە دۆستیش بەشێکە لە عەشق وە گەشتەکانی ئێمە ئەدەبە ئاینە عیبادەتە سەفەرکردنە توزانم مناڵبوونە هەمووی گەشتی خۆشەویستین ماوە سارسەلات ئەجا لە بیرمە ئەم تێکستەی بێکجار لەبەر کرد من تێکستەکەمدا بوو هاوتا چکە زیادم نەدی بوو ینی دوشێ ڕۆژ زیادم بڕیار بوو هاوتا بیکە گۆرانی هەر تێکستەکەم نشی و نسخەیەکم لابوو هاوتا سعات کە دامێ گوتی دەی بمەوە ماڵێ بە ئیستراحەت خوێنەوە تێکستێکی جوانە من دەبووە دواتر زیاد ببین نسخەی زیاد بدەم ئاچکە من و کاتێک گەنج بووین کە تۆم دەبینی یەخەم دەگرتی دەمەوە ئەتۆ واز لە ماوەسەرسان واز لە وەرزش بێنە وەرە بە شعرێکم نووسێ بزانە چۆنە یان ئەو قۆناغەوی کە دەشتەکانی خۆت بناسێنی نەک بناسێنم ڕێی وەرگرم ڕێی لە جەنابەت وەرگرم ڕێی لە دوکاندارێ وەرگرم دەمدا خەڵکی جیاواز بۆی بزانم ئایا بە کەڵک دێ جاداومە هاوتا ئەم تێکستە هۆخانمە هیچ نەزانەکەمەوە بزانم ئیتر زیاد لە ماڵێ بینی بووی کە ئێوارە زیادم بینی دەبینم لە بەریکی ئەیگوتم باشە تۆ کاو تێکستە شو ئەیگوت دات و هاوتا لە ماڵێ لەسەر دۆشەکە دای نابوو منیش بە سوڵتە خوێن بووە کە خوێن بۆ زانیمی توێ عەزل لێ بێ خوێن بووە ی تێکسە لە بەرم کرد وە بوو لە یەک دوو هین گوتی لە یەک دوو لە بناسەبات لە ئاهەنگ و لەوانە گوتی بۆ منی دەگوت دوو بە دوو زیاد شتەشکەشیە دوو بە دوو دەنجی خۆشترا یعنی زیادێکێکە لەوانە ئێستا مەسەلەن زۆربەی گۆرانی بێژەکان هەیە بە جیاز و بە دەبێت لە ستۆدیۆ گۆرانی بڵێت زیاد نا زیاد ستۆدیۆ زۆر غەدە دەنجیەکە یان دوو گۆرانی بێ بڵێ گەرمایش تێدایە دفعش تێدایە کە لە من لە کەزیلاتەکان نایبینم لە ستۆدیۆیان نایبێن دوو بە دوو گۆرانی بڵێت کە لە سوید لە ماڵیان بوو جار بەجار دەڕۆیشتینە من بە ئەنقەز نەشازم دەکرد ئەتو گۆرانەکان دەگوتەوە من گۆرانێکم دەگوت بە ئەنقەز نەشازم دەفیلوانە دیگوت کە نازانی مەیڵێک کاگەدە ئەو کاتێک کە بینیت تەلوستی باش بوو کە بتوانێت گۆرانی بڵێ بە شێوێکی باش یان دەیگوت هەرچەندە پڕی نەدەکرد دەگو پڕ ناکاوانە بەڵام باش بوو جازۆ جاران دەیگوتە ئەوانی دەبێت دوسۆنا دەیگوت ڕاست بۆت بڵێم ئیتر بەو فێڵە ئەمە دوسێ ڕۆژ گۆرانی پێگوت زۆر باشە کاک تەڵات هەر لە مەسەلەی شعر ینی سەردەمێکە سەردەمی خێراییە خەڵک ڕەنگە تااقەتی تێکستی شعری نەبێ بە کتێب بخوێنتەوە هەرچەندە سۆشیال میدیاش بەدەیان لاپەڕی تێکست و شعر و ئەدەبیات تێدایە بەڵام یعنی ناڵێم مجامەلە بەڵام تەڵعەت تاهیری هێشتا وەکو دەڵێ نەجم شوباکە وەکو ئەگەر بە مەزاری سینەما تعبیری بکەن ینی تۆ ئێستاش داواکراوی زۆرتری خەڵکی لە ڕووی کۆڕ و ئاهەنگی با بڵێ شعر خوێندنەوە تێکست یا با بڵێ ئەو کۆڕ شعریانی کە دەکرێت ئەمە نهێنیەکەی لە چدا ینی تا ئێستا خەڵک ئامادەیە زۆرتری خەڵک ئامادە دەبن لەو کۆڕە شعریان دێکە یان لە مناسبەی با بڵێ ئیمزاکردنی کتێبێکە زۆرترین خەڵک کۆ دەبێتەوە نهێنی ئەمە لە چیدا لە کاتێک یانی ئەو سەردەمەیە زۆر بەدەگمەن با بڵێن شاعیرەکان ئەو پێشوازیان لێ دەکرێت ڕێگە نهێنێکە لەوە دابێت کە خەڵک هەست کام تێکستانەی خۆیەتی بڕاستی هەز ناکەم تێکستەی نووسەرەکەیە هەز دەکای خۆیەتی یعنی ئێستا مەسەلەن چزانم زۆر جاران ئینسان لە گۆرانی بێژە کاوالیرێ لەگەڵ ماملەیە لەگە حەسەن زیرەک تا لەگەر ئیبراهیم دافڵسازە یعنی ئیبراهیم بەس کەسێک نەماوە بە تورشی گۆرانی بڵێ و نازانم چی ئەم پیاوە تێکەڵ بووە لەگەڵ ناو سیارەی لەگە خۆشەویستەکەی لەگەڵ بەتەنیا ڕۆیشتنی ئۆکەی ئەم کەسە بۆتە بەشێک لە یادۆری ئەو بە درێژایی ڕۆژ لە شوێنێکە هین بووە ئێستا مەسەلەن خەڵک هەیە من دەبین دەڵێ مامۆستا دەبێت ئیلا دۆغەوایەک لەگەڵ خۆی یان کفتەیە بخۆین بەیەکەوە ئەمە کە سوپاس یەکەم دەزانم ئەو ناناسم بەس ئەو زۆر لەگە من ژیاوە یان یەکێک مامۆستا عەدنان کەریم دەبێت مامۆستا عەدنان کەریم کەنجێک گەورەمان دەکەی یا پراغەشی بە ژنەکەم کەرکوچیە یا پراغەش خۆشی دەرێن بۆ نمونە یا ژنەکەم هەولێری یا مەسەلەن دۆغەوایش خۆش دەدەنی مامۆستا عەدنان کەریم دەبێت بزانێ ئەم پیاوە لەگەڵ مامۆستا عەدنان کەریمە ژیاوە لەگەڵ دەنجی ئەوە ژیاوە ڕەنگە مامۆستا عەدنان کەریم بڵێم پیاو نامناسێت چۆن داوەتی ماڵی خۆیم دەکا یان سوپاسی بکە کە نایناسێ و داوەتی ماڵی خۆی بکە بەڵام ئەو پیاوە ئەو باش دەناسێ لەبەرەوەی لەگەڵ شتەکانی ژیاوە چۆتە ناو وردەکاری ژیانی ڕەنگە
لە لەحەزەیەکە مەسەلەن دایکی مرد دەبێت تێکستێکی منی بەکەڵە کاتبێ مناڵش دایک بوو و تێکستەشی منی هەرچەند زانێ مناڵە دەبینێ وەرزانێ منیش بەشێکم لەو خۆشیەی ئەو مناڵەیان بەشێکم لەو نەهامەتیەی کە دایشی مردو تێکستەشی منی بەکەڵە کاتووە یان کەسێکی خۆشویستووە چوار نامەی بۆ نردووە چوار گۆرانی شەعری منی بۆ نردووە چوار شەعینی بۆی چووە بەسەر ئەم کەسە من بەس تەڵعەت تاهیر نیم ئەم کەسە بۆتە بەشێک لە یادەوەری خۆش کە هونەرمەند یان نووسەر توانی ببێتە بەشێک لە یادەوەری خەڵک بەرگری لە تۆ ناکەوە خۆت ئەوەندەی بەرگری لە یادەوەری خۆیەکە لە شتە خۆش و ناخۆشەکانی خۆیەکە یعنی من خەڵکم دیوە گوتێتی مامۆستا من ژنم هێناوە لەگە خێزانەکەم بە شەعی تۆ یەکترما خۆشویستووە ئیترمە کە مناڵیشیان بووە من بوومەتە بەشێک لەم چیرۆکە یان دەژی مامۆستا بەهزەدی حیا بۆتە بەشێک لەم چیرۆکە دەژی مامۆستا زیاد بۆتە بەشێک لەم چیرۆکە زۆن ئەجیب و هونەرمەندی ئێمە دەبێت بزانن کە بەرپرسیارەتێکی ئزگار گەوریانەیە کە بوونەتە بەشێک لە یادەوەری خەڵک و مەفروض نێت تووشی بە ئەمەلیان کرد مەفروض نیە ئەو سوورەیە بشکێنن ئەجو لە ڕێگای پۆستە لە ڕێگای پارەیە لە ڕێگای شۆقە وەرگرتنە لە ڕێگای مەسەبێکە وەری دەگرێ مەفروض نییە بەرپرسیارەتی من ئەوەیە ئەم وێنەیە لە خەیاڵی خوێنەرەکانی من گەنجێکە کچێکە پیرەمێردێکە هەتیویەکە مەفروض نییە ئەو سوورەیە بشتێنم لە پێناو پارەیەک یا پێناو مەسەبێک ئەو کاتێک ئەو فیدباکانە وەردەگریەوە کە خەڵکێک پێت دەڵێنەوە تێکستەکەی تو بۆ هۆکاری من لەگە کەسێک زەواج بکەم تێکستەکەی توایکە منداڵەکەم خۆش بێت ئەو چه هەستێکی ئینسانی لای تۆ دروست دەکات بەرپرسیارەتی زیادەکە طبعاً حساسی زۆر فۆشەکە تو بێ بەشێک لە چاکەی گشتی چکە زۆر ئاسانیسان بێتە بەشێک لە خراپەی گشتی تێکدان زۆر ئاسانە خۆ دەزانی یاگەممانەوە و کافێ تێک دێن دوو ڕۆژمان دێت بەس بماوی بینایی بکەین شش ماکمان دەوێت یا تێکدا زۆر ئاسانترە لە بیناکردن کە هەست بە بەرپرسیارەتی دەکەی و دەبێت زیاتر خۆت ئەبدێتکەوە من هەرچەند زاری قسان دەویستم 20 فراکتەرە خوێن بۆ نەک لەسەر دانیشی لەسەری و با بڵێن لەسەر سەرکەوتنەکانت پاڵکەوی نا دەبێت زیاتر بخوێنیەوە بە تایبەتی من کە فقط پێم مێن نەبوو نووسەر بمیانی ئەوەندەی پێم بە خوێنەر بم خوێنەرەکە لای من گرنگترا ینی خوێنەر بوون لای من گرنگترە بوو لە نووسەر بوون ئینسان باش بخوێنێتەوە باشی دەنووسێ بە تۆماتیشی وەکو مامۆستا حەمەد سەعید حەسەن شتێکی هەیە دەڵێ کە زۆر دەخوێنمەوە یان کە دەخوێنمەوە لیچی نووسینم دەڕژێ شتێکی وام لێ خوێندوێتەوە زۆر وەکەوەی وەکوێت خواردنێکی خۆش دەبینی یان بوونی خواردنێکی خۆشەکەی تێگەی چۆنە حەزت بسیتە بێ تێکستی باشیش ئەوەیە ینی خوێندنەوەش ئەوەیە من کە زۆر دەخوێن بۆ دەزانم ئەدەی باش کامەیە ئەدەی باش دەبێت چۆن بێ و بەڕاستیش مامۆستا سەلان یەکێک لە خەلیلەکانی ئەدەبی ئێمەوەیە شاعرانی ئێمە چلوچ خۆیان دەنووسنەوە چلوچ من گرێک نییە ینی من کوڕم نییە ئەگە چلوچ خۆم بنووسمەوە کەواتە ئەوانەیە کوڕیان هەیە من ناخوێنەوە من ژنم تەلاق نەداوە ئەگە چلوچ خۆم بنووسمەوەوانە ژنیان تەلاق داوە من ناخوێنەوە کەواتە نابێ شتەکان شتی شخصی من بن ینی کابرا کە چێش لێ دەنێ لە چێشتخانەیەەکە ئەگە خۆی حەزی لە تیژیبی مەفروض نییە و خواردنەکە تیشکە لە بەرەوە عالم خەڵکی حەزی لە تیژیەکە نییە دەبێت و بە حەزی خەڵکەکە بکەیت لە کۆنا مامۆستەدان لە کلاسیکە نووسەر گرنگ بوو لە زمانی وۆڵتێر لە زمانی جارجار ڕۆسۆ لە زمانی مەکسیم گۆرشی تۆڵستۆل کاوەوانە نووسەر گرنگ بوو دواتر لە سەدەی ناوەڕاستی سەدەی 20 کە بنیادگەرەکان دێن دەڵێن تێکست نیمە نووسەر گرنگ نییە تێکست گرنگە لە سەردەمی ئێستاە هەموو قوتابخانە جیهانیەکان ئەوەنەی ئێستا نەقدی دنیا بەڕێوە دەبن دەڵێن براکەم نە نووسەر نە تێکست خوێنەر گرنگە یعنی ئەمەی ئەو کراسی دروست کردووە ڕەنگە حەزی لەو یەخەیە نەبێ بەڵام دەبێت دروست کە لە بۆی تۆ وەکو کڕیار پێت جوانم بەرمو کاک الله کاک تەڵعات تێکستێک هەیە لەسەر هەولێر بەڵێ بە ناوی نالی بڵاو بۆتەوە بەڵام گومانێکی کە و تێکستەی خۆت بێت ئەمە ڕاستە چۆنە قسەت چێ لەسەر ئەو تێکستە کە باسی هەولێر دەکا هەرخۆی گومان نیە هەر خۆم نووسیم تێکستەکە خۆم نووسیم بەڵام هەموو کەسێک نەزانێت کە تۆ نووسیوتەوە بەڵێ هەم پێشم گرنگ نەبوو هەموو کەسێک بزانانی من نووسیوە
من هەولێر گەورەترە لە من هەولێر خۆشەویستترە لە من پێم گرنگ بوو بۆ هەولێر بنووسێ بەڵام مهمیە هیچەیە تەڵعاتە غەیرە تەڵعاتە نالی بەپێی یادەوەریەکانی ساڵە حەیدەری ئەو پیاوە نازدارەی ئێمە نالی لە نۆژەنکردنەوەی خانەقای هەولێر ئەوەی ئێستا کەوتۆتە لای هینەکە لای نافورەکان خانەقای هەولێر گەڕەکی خانەقا و مزگەوتی خانەقاشی خانەقای هەولێر ئیتر نالی لە 1990 لە هەولێر بووە لە نۆژەنکردنەوەی خانەقا لێ بووە و تقریبا مانجێک ماوەتەوە مانجێک زیاتر لە مانجێک و تەنانەت دوسێ دێڕش بوو مامۆستا هەولێرەکەی نووسیوە طبعاً پەیوەندی نێوان هەولێر و سلێمانی پەیوەندێکی زۆر قوڵ و جوانە ئەگەر سیاسەکان لی گەڕێت تەسەور دەکەی چەندین نامە لە نێوان مفتی هەولێر و لە نێوان کاکە ئەحمەدی شێخ گۆڕاوەتەوە لەسەر ئەوەی ئێمە منهەجێککەین ئێمە فەقیەکانی هەولێری سەردانی سلێمانی بکەن فەقیەکانی سلێمانی سەردانی هەولێر بکەن ئەو هەماهەنجێمان هەبێ ئێمە یەک میلەتین یەک نەتەوەین یەک ئاینین یعنی تەسەور دەکەی پەیوەندی نێوان هەولێر و سلێمانی پەیوەندەی هێندە جوانە لە نامەکانی کاکە ئەحمەدی شێخ دەزانی کە بۆ مفتی هەولێری نووسیا و ئێستا هەڵگیراوە ئێستا ماوە و هیوادارە مێشێک بێسەوە نامانە ئیشکا شکەمە مێژووی هەولێریە من بە فرسەتم زانی کە نالی مەزن لە 1990 سەردانی هەولێرێکی بیا بۆ وەک چۆن نالی قەسیدەیەکی بۆ سلێمانی هەیە و سالم وەڵامی دەداتەوە پێم خۆش بوو قەسیدەیەکی بۆ هەولێر بە هەمان ستایلی ئەو کلاسیک نووسیوتە من چەند ناخۆشە بۆ من لە 2022 بگەڕێمەوە سەر فرێکوێنسیەکەی نالی و ئەمن ئەو ئاتمۆسفێرە ئەتمۆسفێر دروستکێ و ئەو دەستەواژە و ئەو زاراوە و ئەو معنای کۆنانە بێنیەوە و ئەمن بۆ ئەوەی ئەگەر تێکستەکە لاوازیش دەرچێ و حتمما تێکستی من لە چاو نالی لاواز دەرەچێ کەمە مناخشەی تدانە چکو ئەگەر 2000 قەڵعەتاری لە خەڵات بدەن ڕەنگە 5 نالی دەرێت بۆ ئەوەی ئەگەر تێکستەکە لاوازیش بوو حسابی ئەوم کردبوو کاکە بە لە 19 ساڵی نشراوە هەری گەنج بووە ئەو کات ئەو نەژگا ئەڵێ لە 1970 دەدایک بووە لە 1990 خانەقای هەولێر نۆژەن دەکرێتەوە دام نابوو ئەگەر تێکستەکەش لە ئاستینالیانە بێ ئەو ئەمن پاساوی ئەوم هەیە بڵێن نالی سەرەتای ژیانی وە نالی کە بۆ سلێمانی دەنووسێ علاقل عمری 56 ساڵ وە کە بۆ هەولێری نووسیەوە 90 ساڵ وە کەواتە ئەگەر تێکستەکەی منیش لە ئاستی نالی نەبوو پاساوی ئەوم هەبێ بڵێم کاکە نالی لەوێدا تۆزە کرچووکاڵە لە بەرەوەی گەنج بۆ ئەمەی 90 ساڵ زۆر باشە و تێکستە دەدا هەیە ئەو تێکستا ئێستا لام نییە بەڵام باز لە چەندەوە کردن باڕێنیتر لە بەردی یا شتێکم مەسەلەن دەڵێ سەفحەی بەرینی سەهلی بۆ وەصفی ئەهلی ئەربیل لاپەڕەی پێدەشتی کە دەشتی فراوانە هەولێر تایبەتی دەشتە قەلاج کە دێناوە ئەم پێدەشتە بۆتە لاپەڕا و منارەی چۆلی بۆتە قەڵەم سەهلی بەرینی بۆ وەصفی ئەهلی ئەربیل قەڵەمی من عینەن منارەی شێخی جەلیل هەروەکو قامەتت درێژ بۆ ئەربائیلۆ لەبەر کەمیوی ساڵت کورد بۆ ئەربی پیاسەی ئێوارانی یارانی هێندە خۆشن حیفە نەڵێ مەد دنیا ئللا مەتاع قەلیل ئیتر باز لەوە دەکا کە شەمسی بەتینی هەتاوە بەتینەکەی کچەکانی ئەسمەر کردوون هەر وەک پەنیری مەدبوخ وەکو شەکەری حەلیل وەکو پەنیری ناو پێستا کە بۆ رەوێ یان وەکو شەکرێک کە دەیکوڵێنن بۆ قەت شەکر کە دەیکوڵێنن بۆ رەوێ یعنی کچەکانی بە هەتاوە بە زۆرەکەی یان هەتاوە بەتینەکەی هەولێر کچەکانی ئەسمەر بوون وەکو ئەو شەکری کە دەکوڵێنرێ و دەبێتە قەند نالی لە هەولێر دەما نەی بە تەماعی جەنەت سدرەتی منتەها لەکن سەیاحی پڕبح سدرەتی منتەها لە ئیسرا و میعرازی پێغەمبەری خۆمان دوودی خوا لێبی ئاخر دارێکە ئیتر لەو دیوە خوایە ناتوانانی بچێولەتر یعنی ئاخر مەرحەلەی جوانیە کەواتە نالی کە پڕ گەشت بووە کە حەزی لە سەفەر بووە هەولێر دەبووە ئەو دارەی کە سدرەتی منتەهایە یعنی لەو دی و جوانی ئیتر نییە
هەولێر لە لای نالی ئەوەندە جوان بۆ لە تێکستەیە جاب تێکستە کە باز لە کورانەکە کە مادوێن کوران خۆنزانی کوری خشتی لێ بووە کە قوڕیان دەرێنەوە ئەوانە کات خۆی تێکستیان دۆزیوەتەوە و دایکانە مەلا معروفی مەلا معروف چییە؟ بابی ئازیزم هاوڕێم عەبدوڕەحمان معروف مەلا معروف کە بۆ دوای ئەمری خوای کردەوە ینی دیارن تێکستەکەی نالی نییە چکە چۆن دەدۆزرێتەوە لە کوران و دێتە مەلا معروف کە مەلا معروف و ئێستاە ئەمن جۆ زاران خوێنەرەکان هینەکە من تێکەڵاویەکە یعنی حتا لە عەبدوڵڵا جێبە گوارە دەیانگۆ چۆن دەکرێت لە هەفتاکان بێ و مام سەید عەلیەوە فرۆشی و مام سەید زۆر تازەیە یان ئەمامێک کەلەسیغ زۆر لە هەشتاکانەوە لە هەفتاکانە زۆر باشە لەسەر مەسەلەی عەبدوڵڵا جێبە گوارە ینی وەکو خۆت گوتت ینی زۆرێک لە سەر لێ شەوانی دروستکی در لای خۆنەوە پیاوە لە تەیراوە بووە دوکانی لێوێ بووە بەڵام تۆ هێناو تا سیناریۆکت بۆ دروست کردووە لە کوران لە کۆڵانی گەنم فرۆشان کە بەناوبانگە ڕاستە ئەمە چۆنە ینی ئەوە ئایا با بڵێن فانتازیای خۆتە یان بە فعلی ئەو کەسەت بینیوە و توانی و تەکاوە تەوزیف کرد لە تێکستێکدا من عەبدوڵڵا جێبە گوارە بە شخصی نەدیوە بۆم باس کراوە و کەسایەتێکی هەولێرەیە و دەزانم چۆنە بەڵام من بچوامە تەیراوەی زەرم دەکرد لەبەر مەلعەبی من نییە کوران مەلعەبی منە من لە کوران بست بە شارەزا ماڵ بە ماڵ زانم شێ دوکان دەزانم چێنەرە دەزانم مەسافەی بینی مزگەفتی مەلای عەقوب و ماڵەکەی ئەو باڵی تێدا کرێتی بووە چەند بووە ینی دەبووە بین مەلعەبی خۆم من عەبدوڵڵا جێبە گوارەم لە تێراوە بژێ ڕابایەوە ڕەنگە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی شارەزاییەوە من یان تووشاڵە دەبووم یان نەمتوانی واوەسکی کەم ناچار بە فانتازیای خۆمکردما کرێتی لە کوران چکە بێتە کوران دەرەقەتی من لایە کوران مەلعەبی منە دائیمەن ئینسانیش بۆی تێکستەشی باش بنووسێ دەبێ بیبێ ئێستا من بێمە مەلعەبی وەرزشت و نابمەوە بێمە مەلعەبی ئەدەب لە بن نابێەوە ئیتر ئینسانی زیرەک ئەوەیە کە مناقەشێ دەکا ئەو بەرامبەرەکەی بێتە مەلعەبی خۆی ئەمە دەکارێکی دەوێت دەبێ خۆت ینی ئێستا بۆ خۆت بۆ حازم کرد ئێستا جەنابەت وەرزشوان یعنی مێژوش چاکە لە وەرزشەیە من لە ئەدەبا لەگەڵ فیتەرێکا قسە بکەیت بچنە ناو سیارە ئەوانە لێمان دەباتەوە بەس من بینمە ناو ئەدەبات و بی ناو وەرزش لێمان ناباتەوە جا من دەوای عەبدوڵڵا جێبە گوارە ببینمە کورات بۆی لێ ببەمەوە یان دەرەقەتی چیرۆکە بێت تێکستە بۆ دروستکردنی فیلمیش زۆر جوانە یان نەکرد عەبدوڵڵا جێبە گوارە ڕەنگە دەقی دیکەتە بێ هەتا ئەو با بڵێ تێکستە کورتەکانیشت زۆریان مەجاالەوەی تێدا هەیە بکرێتە کورتە فیلم بکرێتە هەتا دابڕێژێتەوە سیناریۆکی بۆ دروست کرێت بە فیلمەکی درێژیش بەڕاستی نازم لەو بارەکە سەرێکەڵ کردووی ڕۆژەیەک هەیە لەداهات و زۆر شتێکی زۆر هەندێک سینەماکارێ ڕەفیق بنەدەشا خەڵکی دیارت نایەنم لە بۆی نەگەیشتۆت دەرەنجام بەڵێ بەڵام پەیوەندیان پێوە کردم کام چیوەکانم سەیریکە مامە ئاسەران لە هینە لە ئەدەبا من باوەڕم بە ئەوە نمایە ئەوە ئەدەب کەونتەربی ئەمە ریزی پیاڵەیە ئەمە ریزی نازام چیە خوارەوە ریزی منجەڵ و تاوەیە ئەمە شتێک نییە ئەمە ریزی شعرا ئەمە ریزی چیرۆکە ئەمە ریزی شانوە هەمووی تێکەڵاوە ئەدەب ژیانکردنە دەکرێت لە تێکستەی کورتە سینارۆ هەبێ پەخشان هەبێ شعر هەبێ فلم هەبێ شانۆ هەبێ من باوەڕم بۆ نمایە بە شعر بنووسم دەکرێت شعر بێ و چیرۆک بێ شعر بێ و پەخشان بێ شعر بێ و فلم بێ پایزی زعیم دەتوانم بڵێم ڕۆمانێکە بەڵام بە شێوازێک داڕێژراوەکە تێکستێکی شعریە بەڵام لە ناوڕۆکەکەی هەست دەکەی ڕۆمانێک دەخوێنی زۆر ڕاستە ئەوجا من باوەڕم بۆ نمایە ڕۆمان بەس ڕۆمان بی و شاعر نەبی شعر بەش شعربی و سیناریۆ نەبێ یعنی وەکو ژیانکردن وایە ژیانکردن چۆت تۆ لێرە هینە لە فێ دەخۆی لەوێ کراسێ دەکڕی لەوێ لە مناقەشەی شتون لەگە ڕەفیقێکت دەکەی لەوێ لەگە دوکاندارەکە نوکتەیە دەژێڕیەوە ئەمە یەک ڕەفە نییە یەک مۆد نییە یەک ستایل نییە ئەدەبیش وەکو پێشان نماوە شعر بە شاعربی سیناریۆ بە سیناریۆ بێ شانۆ بە شانۆ بێ من باوەڕم بەوە هەیە کە ئەدەب وەکو ژیانکردن وایە لە سعاتێکە 50 ستایل لە گۆڕدەیە 50 مۆد لە سعاتێکە لەحزەیەک ئەسلام بەدڵە لەحزەیەک عەسەبیە لەحزەیەک تووڕەیە لەحزەیەک گەرمایەتی لەحزەیەک باوکە لەحزەیەک مێردە لەحزەیەک ڕەفیقە یعنی تۆ مۆد لەگە منداڵەکەت دێک لەحزەیە دەگۆڕێت لەگە مۆد لەگەڵ هاوڕێکەکەتە ئیتر ئەدەبی ژوایە دەکرێت تۆ تێکستێک بنووسی هەموو پێکهاتەکانی ئەمە لە دنیا ئەدەبە پێی دەڵێن تێکستی واڵا یان تێکستی کراوە
ئەو تێکسەی دەکرێتەوە بەڕووی ژانرەکانی دیکەی ئەدەبا. زۆر چاکە کە چامان دەخواردەوە لەو کافەیە گوتم کە ڕۆیشتین پرسیارێک لێ دەکەم دەبارەیەوەی کە ئاها نووسین ئێستا وەکو دەڵێ کاڵای بەقەت باڵاو بۆ شوێ ئایا نووسینی بابەتی ئەدەبی و شعر و تێکستی ئەو مەجاالە دەکرێت بڵێن دنیای سەرمایهداری کاریگەری وای دروست کردووەکە بە چارچیوە بنووسن بە پێی پێویستی بنووسن شوێنێک داوا لێ دەکات گۆرانی بێژێک داوا لێ دەکات یان دار نەشرێک داوا لێ دەکات کە تۆ شعرەکان بەو شێوەیان ڕۆمانێک بەم شێوێ بێت خۆی شعر و ئەدەبیات ئیشکردنا وەکو زەڕەنگری وەکو دارتاشی درۆیە تۆ ئێستا زەباویەوە نمایە من چارێک عرەفی بخۆم و عەز لە شتێکی بکەم و چاردە پڕێنمش ڕاستی شتیوانما من بەزەمی لە بێتە خوارێ و ئیلهام و بێ و حاڵ بگرم و نازانم شتیوانیە یعنی تۆ تەمەشای نالی بکە ماوارسەلات هەر دیێڕێکی چوار معنایەیە ئەدێگەمە ئیشکردن نەبێت چۆن هەر دیێڕێک چوار معنایە بوو جارێ بە سوتپا دووجار بە سوتپا دەچار بە سوتفا لێگە چۆنە تۆ کە خەیام دەخوێنیەوە دەزانێت و پیاوەمەشم خۆر نەبووە ئەگە و پیاوەمەشروب بخواتەوە چۆن توانێ و عەقڵە پێیاکە ئێمە 24 ساعت سەرخۆش بێت چۆن توانیاوە فکر لە دنیا و لە گردون و لە بەسارێ و لە مستەقبلی ئینسان وانە بکاتەوە دەزانی خەیام پیاوش مەشروب خۆر نەبووە بەس پیاوە کە لە ڕێگەی مەی خواردنەوە تەرحی ئەفکاری خۆی کردیە نەخۆ سەرخۆشێک بیشار سەرخۆش بێ چۆ توانیوە بەو قوڵاییە بەم هینەوە بەم بە فۆکس و تەرکیزەوە بڕوانێتە گردون و بڕوانێتە ژیان و بڕوانێتە داهات و ئایندەی مرۆڤ و ئایندەی ئەم گردونەیە زۆر جوانە کەواتە دەکرێت ئەوە بڵێم کە تەڵعەت تاهیری سوودی نە و دوارە وەگرتووە لە ڕێگای چاپکردنی کتێبەکانی کە پێم فرۆشەی باشیە ینی نوێتنی زانیاریەوە بکە ناوی تۆ ئیمزایمە چاپی پێنجەمی دەکرێت و پێم وابێ پاییزی زەعیمش چاپی دووەمی دەکرێت ینی ئەو کارکردنە ها دەڵی کارکردنە ئەدەب ئەم کارکردنە سوودێکی باشی بە تۆ گەیاندووە لەوەی کات ژیانی خۆت باشتر بەڕێوە بێتەوەی کە مەسەلەن پێش بڵاوکردنەوەی کتێبەکانت خۆی سەریکە لە ڕووی مادیەوە بەستاڵێ ناوەش بەشێکە لە ژیان ینی مادیات پێویستە بۆی کە تۆ بەردەوام بی بتانی باوەڕ باشتر بیرکەوە باوەڕ دوێ مامارسەلات لە ئەحمەدی خانیەوە بگرا ئەتا دەگاتە من سوودی مادی بۆ ئەدیبان نەبووە ڕەنگە یەک دوو ئەدیب نامێ ناویان بێنم کە بەهۆی شعرەوە پارەیان زۆر وەرگرتیەوەوانە بەڵام زۆربەی هەرە زۆری 1990 شاعرە لە ئەحمەدی خانیەوە بگرا هەتا دەگاتە مەلایەت زیریە دەگاتە قانە دەگاتە بێخۆت دەگاتە نسبەت بیمەلا هەتا دەگاتە حاج تۆفیقی پیرێمێر دەگاتە زێوەر دەگاتە چوزانم سافی ئیرانی هەتا دەگاتە جاهیدی شاعر هەتا دەگاتە هاشم سەرات باڵێ کەس سوودی لە شعر نەبینەوە لە ڕووی مادیەوە کەس نەیتوانێ بەهۆی شعرەوە بشی وەکەی هەرچەنە من بە بەخترم لەوانی تر لەوەی کە من نەک پارەی خۆم سرف ناکەم بۆ چاپکردن بەڕکو لە ڕێگەی چاپەوە پارەش وەرەگرم بەڵام بێگومان بەقەد ئەو یعنی هی ئەوە نییە من بژێمی پێدابین کەمیان مەسەلەن بژێمی پێ باشکەم کەس ناتوانانی بەهۆی ئەدەبەوە تەنانەت لێرە بەداخەوە بۆی پونەرەوە بۆی وەرزشەوە جەنابەت خۆ زۆر باش ئاگاداری یاین خەڵگاتوێ بۆی وەرزشەوە بژی ئیترەمە مانای ئەوە نییە مە پێیشتوان بە دامی حکومیە نانەنا مانای ئەوە نییە شاعر لێبێ شوقەی بدەنێ و سیارەی بدەنێ و تاهوی بدەنێ و یعنی دارتاشێک نایە بڵێ مە سیستەمی ژرەکانمان دروست کردیە من دەخەو کاکە تۆ سیستەمەکە دروست دەست خۆش بێ بەڵام چ عیلاقە لە ماڵ منداڵی وایە نا زۆر ناکرێت تۆ بڵێ شعرم دروست کردی وڵا شوخەم دێ کاکە وش کابرێ گوتی ئەو هەموو خەڵکە ئاسنگەرە ئەو خەڵکە عەرەبانەی هەیە ئەو هەموو گەنجەژی نەینەیە شوقەی نادەنێ تۆ شعری نووسی و باشە بەڵام بەس بۆ ئەوە بێت ینی داوا بکەیت بۆ بابڵێن نەگەین ئەو مەرحەلەی یان بابڵێن بۆ تۆ ناتوانین بگەین مەرحەلەی کە بە بەرهەمەکانی خۆت شتێکی باش پێدا بکەیت دەبێ هەوڵدەی دەبێ هەوڵدەی بکەین باشە بەوەی کە هەر کەسێک لە مەزالەکەی خۆی بەتایبەتی لە مەزالە ئەدەبیەکان مەجای نووسینە شعرە ئیشی هونەریە سینەمایەکە ڕاست بڵێن ئەو کەس ژیانی تەمین بێتەوەی کە مفتازی کەس نەبێ بە هونەرەکەی خۆی بتوانێت خۆی بژێت دەزانی هونەر بەس پێشەکەی بە تایبەتی ئەدەب و هونەر بەچینی بۆرژوا بڕۆ ئەوروپا هەرچی مەتحەفە هەرچی خانووی جوانە هەرچی کتێبخانەی جوانە دەوڵەمەندەکە دروستیا کردی خۆ دەزانی بە هەموو ئەوروپا چینی بۆرژوا تابلۆ دەکڕێ بۆ چەفەکەی ناتوێت تابلۆ بکڕێ
حتى چینی بۆرژوا گرنگی بۆ مۆسیقاشدا لە ئەوروپا یعنی یەکێکی وەکو مۆزارد یان بتۆڤن کە پیانۆی دەژێت خۆ لە چاخانەی دەژێت پیانۆ پێویستی بە قاعەیە پێویستی بە دەنگە سیستەمی دەنگە کاو کاتە سیستەمی دەنگ بەس هۆڵ هەبووەوانە بەڵێ ئەنی کەواتە مشکلاوەیە دەوڵەمەندەکانی ئێمە بەس پاریان هەیە وشیاری دەوڵەمەندیان نییە ئۆکەی ئەمن باشیابووی ناکەم تەبان هەیەی یانی ئێستا لەم سلێمانێت دەوڵەمەندی وایتیایە ئیشی وان نازداری کردوتە سەوری ناکەی لە هەولێری شەروەتر بەڵام بەگشتی دەوڵەمەندانی ئێمە یعنی دەوڵەمەند نینە وەکو وشیاری بۆرژوایی وعیەکەیان لەگەڵ نییە بەس پارەکەیان هەیە خۆی فەقیرە بەس پارێ هەیە سێژەنا یعنی خۆی هەژارە هەژێر لە ڕووی وشاریەوە لە ڕووی ئەتەکێتەوە لە ڕووی بنیادنانەوە بڕۆ ماڵەکەی کتێبێک نییە دەوڵەمەندە بڕۆ ماڵەکەی لەو حەیەک نییە ئیدی کاکە دەوڵەمەندی گەنجێک پێشانگای دەکاتەوە بڕوو دوو تابلۆ بکڕا چوار کتێب بکڕا باشە وچکابێک گوتی هۆڵێ دروستکە هۆڵش نمایش هۆڵشی مۆسیقی وایە یعنی من پێم خۆشەوە بەرهێنان هەتا ئێمە نەگەینە ئەوەی وە بەرهێنان لە ڕووناکبیریا بکەین ئەوجا چه حکوومەت بیکە چه دەوڵەمەندەکانی بۆرژواکانی ئێمە دیکە چکە بۆرژوا مەتحەم دەکاتەوە بۆرژوا بینای جوانەکە تێگی چۆنە بۆرژوا پێی کرد دروستەکە خۆ نەفەقیرات توانی پارێ پێی کرددا بە دەوڵەمەندەکان بیدەن دێ ئێمە هەتا ئێستا و بەرهێنانمان لە نەوت کردووە لە عقارات کردووە خۆ دەزانی لە زەوی زارا کردووە بەڵام و بەرهێنانمان لە هینا نەکردووە و بەرهێنانمان لە ئەدەبا نەکردووە لە هونەرە نەکردووە ئێو هەژار زۆر باشەوە گەڕەکەکەی خۆتانە ەوە گەڕێکی ئەلبانەکە منیش ماڵم لە سەرەوەتر بۆ مەسەر منیش منداڵی گەڕەکەم باسی تیوی بێستون کردن دە تیوی بێستون یاریم کردو بەڵام من زیری دوای منیش فەتوێت زۆر لێ یاریم کرد لەگەڵ تیپا دێوە مەتیقێ ماڵی باوکت لێرە بۆ گەڕە خانوەکە هەرماوە من بینیمە هەستت چییە لێرە وەنگەوە دوا پرسیارم بێ کاک تەڵات باوەڕ دەکەی هەستی پڕۆسلکەیەکە کە لە مەدیدەوە دەگرێتەوە دیبەگا خۆی مەدی زۆر خۆشترا وایە ئێستا گەڕەکەی ماڵی من کە لە بەکرجووی تازەیە گەڕەکەم خۆشترا خانوەکەشم لە زۆربەی خانوەکانی لە خۆشترا بەڵام باوەڕکە یەک ڕوکن لە ئیسراحەتکردن لێشێک لەم خانوە کۆنانە هزار خانوەکەی خۆم دیرە لە بەکرجووی تا لە ڕووی هەستەوە هەست دەکەی ئێرە ئەو چ خەڵکێشی مەردا ئەوی ئەگە دەزانیێت خۆ خەڵکی کورانی چه خەڵکیشی قوربانی دەرات چه خەڵکیشی نیشتمان پەروەرە چه خەڵکیشی میوان دۆستە تۆ تسەوڕ دەکەی 50 ساڵە لەم گەڕەکە دزی نەکراوە ئاخیر جار لەم گەڕەکە دزی کرابێ ڕەنگەت وڵی من چەند ساڵە نەبیستوە کەس نەبیستوە لێرە زەخەیە دزراوێت تەلەڤیزیۆنێ دزرابێ ئەگەر لە هەواڵەکانی و گەڕەکە هەیە وی هەمووی کە سوکاری منت حدەم و چاوەکان ئێستا حاجی ئادەم باعیز علی عیشێ ئەوانە ئێستا ئەوەی لەو چایخانە دانیشتنا هەموو برا گەورە و کە سوکاری بن دەروێش جەوهەر ئەوە هەر مامۆستامانە ئازیزمانە خەڵکی وای تێ ئەمە زانی وەک چووەنە مرواری ناوپڕ باوەڕ کە بەسی ئەوەیە تۆز ئای تاکەی مروواریەکە دەرەکەی قسەکردن لەگەڵ جەنابەت ڕەنگە قوربانزانیەوە بێ پرسیاری زۆر زیاتریش بکەین بەڵام ئەمە دەگەینە وێزگەی کە ئەتولەی دادەبازن ئەلیردا دەبەس ئەگە یارمەتی خۆتان ئەو قورانی ئەو قورانی ماری کە بابڵین تازە پێڕادەگەشتن کردن هەلاش بوومە تون دەبینی مەسەر لە زادەی کولانەتون بینی و لەگەڵ سەرکەوت ڕەسوول و کاک عەبدوڕەحمان ئالفۆوانە هەمیشە بێکەوە ئەوەم بینیوە کتێبتان بەدەستەوە بۆ بەڕاستی ئەوەم بینیوە هەمیشە تەندروست و لەش ساغ بیاری ئەوە شوێنەکەتە بۆ جێگەی شانازیمی من زۆر سپاس دەکەم هاوڕێیەتیت هەم ناسینت کەسایەتی جوانت تویش لە کەسە جوانەکانی هەولێری سپاس دەکەم و من پێشم وتی نەک بۆ بەرنامە تینود بێ پەرداخێک ئاو لە سلێمانی بڵێت زۆر سپاس کاکە زۆر سپاس لەستەکان خۆشبی و زۆر سپاس بە هیوام جارێک شتێژێکی بیژە چاوت ماچەکە کاویکتەکان ماچەکە زۆر مەمنون زۆر سپاس لەگەڵ چاوەکە باش لەراری ئازیز ئەڵلقەی ئەم جارەشمان کۆتایی پێێنا تا ئەڵلقەی داهاتوو لەگەڵ میوانەی دیکەی ئازیز هەر شاد وەختۆر بن